ڕۆژی دووشەمەی ئەم هەفتەیە یەکەم دانیشتنی خولی پێنجەمی ئەنجومەنی پارێزگانینەوە بەڕێوە و تێدا سەرۆکی ئەنجومەن و وەجێگر و پارێزگاریش هەڵبژێدرا بە هەماهەنگی و ڕێککەوتین لایەنەکەنکەوە ئەحمەد حاسوود بە سەرۆکی ئەنجومەنەکە هەڵبژێدراوە محەممەد عەبدوڵڵا بە جێگیری سەرۆکی ئەنجومەنی پارێزگەنەوە هەروە عەبدوڵقادر دەخیل بە پارێزگاری نوێی نینەوە هەڵبژێدرا بەڵام ئەوەی کە جێگای مشتومڕ و جێگای پرسیار بوو تاوەکو ئێستا دوو جێگرەکەی هەڵەبژێردراوە و ئەو ڕۆژەشکەوە کۆبنەوەکە ئەنجامدرا کەمێک کێشە و گرفت تێکەوت بۆیە جێگرانی هەڵنەبژێرە من بۆ ئەم مەبەستم ئەندامێکی ئەنجومەنی پارێزگانینەوە لەگەڵ کاک محەممەد جاسم من دەمسمە لای خۆی ئەو بۆمان باس بکات کاک محەممەد ئەگەر بێتێرە سواز بۆ ئەو دەرفەتەکە لەگەڵمان بووی ڕۆژی دووشەمە ئەنجومەن سەرۆکی ئەنجومەن و جێگرەکە هەڵبژێردرا تەنانەت پارێزگاری بەڵام هۆکارچێ بۆچی تاوەکو ئێستا جێگرانی پارێزگا هەڵنەبژێردراوە بەڵێ بیانی ئێوە و بیانی هەموو بینەرانی کورسات باش بەڵێ دیارە لە پێنجی مانگێکم دانیشتن ئەنجامدرا و تێدا سەرۆکی ئەنجومەن و ژێگرەکەی هەڵبژێردران و پارێزگاریش لە دانیشتنی دووەمدا هەڵبژێردرا هەر بۆیە لایەنە سیاسیەکان دیارە نەگەیشتنە ڕێکەوتنێک بۆ دانانی دوو جێگری پارێزگار هەڵبەت لە ناو بەڕنامەدا بوو کە ئەو دوو جێگرش دابنراوان بەڵام لایەنێکی عەرەبی دیارە بە پێچەوانەی ئەو ڕێکەوتنانەی کە کرا ویستیان کاندیدیان هەبێ لە کاتێکدا پارێزگار و جێگری سەرۆکی ئەنجومەنیش لە هەمان کوتلەدایە کە نینەوە موحەدەیە هەر بۆیە ئێمە قبولمان نەکرد و داوای دواخستنی دانیشتنەکەمان کرد تاوەکو لایەنەکان دەرفەتیان هەبێ و بکەنە ڕێکەوتنێک بۆ ئەوەی بە دوو کاندید یەک بۆ جێگری ئیداری ئەویش بۆ جێگری فەنی بێنە ناو هەڵبژاردنەوە بەڵێ بە پێشووترش وە بە پێیاستا تا ڕادێک جێگران دەدرێت بە بەشی کورد ئەم جارش بەمان شێوەیە بەڵێ ئێمە وەکو کورد داوای جێگری یەکەممان کردووە کە جێگر ئیداری پێدەڵێن بە پشکی کوردی دەزانین هەر بۆیە کوردیش خۆی یەکلا کردێتەوە بە یەک کاندید بۆ ئەم پۆستە بەڵام مشتومڕ لەسەر پۆستی دووەم بوو جێگری دووەم بوو کە لە حسەی با بڵێن هەویە وەتەنیە بوو بەڵام دیارە لایەنێکی عەرەبی ویستیان ئەمانیش کاندیدیان هەبێ لە کاتێکدا پۆستی خۆیان وەرگرتووە هەر بۆیە سەرۆکی ئەنجومەنەکە دانیشتنەکەی دواخست بۆ ڕۆژی هەشتی مانگ کە دەکاتە پێنجشەممە واتە سوبەی تاوەکو دەرفەتیان هەبێ بگەنە ڕێکەوتنێک بە یەک کاندید بێنە ناو پرۆسەکەەوە وایە بەیانی کۆبنەوەی دیکە کۆبینەوەکە بکرێتوە جێگرانی پارێزگا بژێردرێتن بەڵێ تا ئێستا وایە بڕیار کە سوبەی سەعات یەک پشتنی وەڕۆ کۆبنەوەکە ئەنجام بدرێ و ئەگەر هاتوو نەگەشتنە ڕێکەوتنێک ئەگەری دواخستنیشی دووبارە هەیە چونکە نامانەوێ هیچ لایەنێک پۆستێک لە پشکی لایەنێکی دیکە ببا چونکە لەو حاڵەتە ڕێکەوتن و اتفاقیش بوونیشی نامینێ و ئەگەر وابێ ئەو پۆستانش کە دراوە دەبی هەڵبۆشێنرەوە ئەگەنا خۆ ناکرێت و پشکی خۆت وەرگرتووە دوای بێ منافەسە و ڕکابەری لەسەر پۆستی لایەنەکانی تر بکەیت لە کۆبنەوەکەی ڕابردوو من بیستم ژمارە لە ئەندامان ئەنجومەن داوت ئەمە دەیانەوێت ڕێککەوتنێکی نێنی یاخود کۆبنەوەیەکی نێنی بکرێت ئەمە تا چەند ڕاست نەخێر هیچ کۆبنەوەیکی نهێنی نییە ئەوەی کرا هەر بە ئاشکرا و بە لە پێشچاوی هەموو میدیا و کە ئێوەش ئامادەبوونتان هەبوو لەوێ بیچین هێنیەک نییە بەڵام ئەوەی هەیە کە وتمان جێی مشتومڕا ئەوە کات درا بەلایەنە سیاسیەکان تاوەکو بگەنە ڕێکەوتنێک و خۆیان یەکلا بکەنەوە پرۆژۆ بەرنامەی پارێزگاری نوێ بۆ نینەوە چییە؟ بەڵێ دیارە ئێمە لەگەڵ پارێزگار پێش ئەوەی کە دەنگی لەسەر بدەین لەگەڵی دانیشتن و داواکاری خەڵکمان پێگەیان کە ئەوش لە پرۆژە استراتیژی و پرۆژە کاتیەکان و پرۆژەکانی ئێستاە کە زۆر زورە بۆ پارێزگای مووسڵ و بۆ هەموو ناوچەکانی مووسڵ دیار لە ماوەی ڕابردوو هەندێک شوێن بێبەشکران ینی لە خزمەت گوزاری هەر بۆیە داوامان کرد هەرچی پشک بۆ مووسڵ دێت بە عەدالەت لەسەر هەموو لایەنەکاندا بەش بکرێت